بله تماشاوان جاه لکرکوی که بگوان پروسس خواندنا کردیه قطابخانه کردیانه مامۆستایان کردیانه حکومت هەرێما کوردستانê alîkariya wan dike êdî qutabiyên van qutabxanan yêkemên ser asta Iraqê gelek zîrek têne perwerdekirin. Kameran Elî ew rêveberê pişka xwandina Kurdiyê li perwerda Kerkûkê û li Kerkûkê gelmeye. Mamosta kameran dem baş. Em salî ji proseyê xwandin destî pê kirt. Em sal ciyawaz li salanî rabirdû. Xwendinî Kurdî çûn debînî, çûn destan pê kirt. ئەم کاتی جەنابیشتان باش ئەمڕۆ دەستپێ زەنگی یەکەم قوتابخانەمان لێ دەدا لە ئامادەی ڕۆشنبیری دیارە یەکەم ڕۆژی دەستپێکی دەواممان بوو. ئێمە ڕاستە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانین لە هەموو با بڵێن لە خوێندن و لە منهاج و لە میلاک و لە هەموو تەوجیهات، بەڵام لە کاتی دەستپێکردنی دەوام لەگەڵ شارەکانی با بڵێن عێراقا داوامان دەستپێکە. ئەمڕۆ یەکەم ڕۆژمان بوو. دیارە ئێمە ئامادەکاریەکانمان هەمووی ئەنجام داوە بۆ ساڵی دەستپێکی ساڵی تازە و ئەو پاڵپشتیانی حکوومەتی هەرێم لەگەڵ وەزارەتی پەروەردەیە لە ئێمەی کردو بەڕاستی هەموو ئامادەکاریەکانی خۆمان کردو و پێشمانگێ لەمە پێش نزیکەی 1 ملیۆن پەرتووکی بۆمان دابین کرد وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە گەیاندێ لە با بڵێن لە حکوومەتی هەرێمەوە لە وەزارەتی پەروەردە گەیاندێ ئێمە و پێش 2 هەفتە لەمە پێش هەب جەنابی سەرۆک وەزیران کاک مەسعود بەڕێزەوە نزیکەی 1100 وانەبێژی بۆمان گرێ بەس کرد. ئەمە هەمووی پاڵپشتەکان بوو. سوپاس بۆ دڵسۆزی مامۆستایانیشمان کە بەڕاستیەکەی دڵسۆزێکی تەواویان پێوە دیارە. ساڵانی پێشوش قەت ڕۆژە لە ڕۆژان با بڵێن سەنگەری خوێندن و بایکۆتیان پەریان بۆ پایکۆت نەبردووە، بۆیە خوێندنی کوردی ساڵی نوێی با بڵێن دەست پێکرد لەمڕۆ و پیرۆزبایی لە خۆمان و لە دایە و بابان و هەموو مامۆستایانی شاری کەرکووک دەکەین بۆ بوێنەوە. ولی مامۆستا هەڵبەتە پرۆسەی پەروەردە لە هەموو عێراق دەست پێ کردو ئەمڕۆ حتا مەیوانێکم هەبووە لە بەغداڵێ قوتابیەکان کتێبیان نییە بخوێنن. ئەگەر کتێبی شەبێ کتێبێکی زۆر کۆنە لە بازار کتێب دەکردن قوتابخانە نییە، یعنی زیاتر لە 3 ملیۆن مناڵی عێراق لە پرۆسەی خوێندن بێبەشن کەواتە لە کەرکووک لە خوێندنی کوردی هیچ کێشێکتان هەیە لەوە بەتایبەتی مەسەلەی کتێبی تازە ئەم ساڵە لە هەرێمی کوردستان هەموو کتێبی تازە دابێشکراوە بە دیزاینینێ دیزاینێکی سەردەمانە کە بێگومان بۆ قوتابی زۆر خۆش بێ کە ئەم کتێبە بەردەوام بە تەشویقەوە بخوێنێ. وابزانام بۆ کەرکووکیش نێراوە. بەڵێ بە سوپاسەوە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە دکتۆر ئالان نزیکەی 16 ترێ لە با بڵێن لە پەرتووکی بۆمان دابین کرد کە با بڵێن خۆی ئەبینێتەوە لە با بڵین نزیکەی 1 ملیۆن پەرتووک کە لە 100 هەموو پێداویستەکانی قوتابخانەکانی بۆمان دابین کردووە و دابەشمان کردو لەسەر قوتابخانەکان. خۆشبەختانە ئێمە ئەگەر با بڵین بەراورد بکرێت لەگەڵ پەروەردەکانی عێراقا ئێمە زۆر لە پێشەوەین ئەوان تاسە کتابیان بۆ دابین نەکردووە، بەڵام وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە ئێمە هەموو با بڵین پێداویستەکانی بۆمان دابین کردووە و هیچ کێشێکمان نییە لەوڕوەوە. لە ڕووی میلاکاتیشەوە ئەوی کە باسم کرد نزیکی 1100 مامۆستامان بۆ گرێ بەس کراوە و ڕاستە کەم و کوڕیمان هەیە و ئێمە داواکارین زیاتر با بڵین طموحمان زیاتر هەم لە بەغداد و هەم لە با بڵین لە کوردستان بەوەی کە ئێمە ناوچەیەکی کێشە لەسەرە ئەبێ هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێم نازمان هەڵگرێ، بەڵام ئەو پاڵپشتیانی کە ئێستا لە 2023 بینیمان هەر حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە بۆمانی کردو بەڕاستی لە وەزارەتی پەروەردەی بەغداد ئەو هەماهەنگیەمان نەبینیوە، بەڵکو بگرە بە زۆر بە بەرنامەجی لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە 2017 لەلایەن پارێزگاری سەپێنراوە زۆر بە بەرنامە ئێمە لە پلاندەر کردووە لە ڕووی باڵەخانەوە لە ڕووی خوێندنەوە بەڕاستیەکەی مزایقێکی زۆری خوێندنی کوردی ئەکرا. بەس خۆشبەختانە ئێستا قوتابیانمان خوێندکارانمان لە لووتکەیان لە ڕووی ڕێژەوە لە هەموو تەجیزاتەوە بە سوپاسەوە هەر ئێستا ئەگەر من ئامارێکی خوێندنی کوردیت بۆ باسکەم هەتاکو ئەمڕۆ نزیکەی 400 قوتابی خوێندکار لە خوێندنی عەرەبی و هاتۆتە خوێندنی کوردی بەوەی ئەوەی کە ئاسۆیان گەشترە و دایە و بابان ئەبینن کە مناڵەکانیان لێرە شتی باشتر چاوەڕوانیانەوە ئەو چەند سانەی ئەدرێت کە لەلای حکوومەتی هەرێمەوە لە وەزارەتی خوێندنی باڵا و لە وەزارەتی تەربیەوە ئەو پشتگیریانەی ئەکرێت ئەمە هەمووی پشتگیریە بۆ قوتابیان و خوێندنی کوردی و دایە و بابان لە شارەکەدا. ولی مامۆستاوەی کە جێگەی سەرنجی منە ئێستا لە سەر شاشە دەبینین
قوتابیەکی ئاڵای کوردستان ماش دەکات بە ڕێزەوە بەرز دەکاتەوە. خۆ دەزانی کەرکووی تایبەتمەندی خۆی هەیە لە زۆر ڕوویەوە ئەو تەسعیدە و ئەو توندیەکە لەسەر نەتەوەی کورتەیە کە خاوەنی ناسنامەی ڕاستەقینەی کەرکووکە لەوانە زیاتر ئیرادەیەکی بەهێزتر تەشویقێکی بەهێزتر هەبێ بۆ پرۆسەی خوێندن. هەڵبەتە ئەوە یەکێک لە پرسیارەکانی مە بۆ کە زۆر قوتابی هەیە لە عەرەبی دێتەوە بۆ کوردی کەواتە خواستی قوتابی کوردی خواستی هاوڵاتیانی کورد لە کەرکووک بۆ خوێندنی کوردی لە چ ئاستێکدایە لە ئێستادا؟ بەڵێ منەوەی کە بە جەنابتم وت پێش ئێستا باسم کرد نزیکەی 400 قوتابی و خوێندکار هەتاکو ئەمڕۆ لە خوێندنی عەرەبی و هاتنەتە خوێندنی کوردی بەس لە خلالی ئەم 15-20 ڕۆژەدا. یعنی ئەمە خۆی لە خۆیە ئەوە ئاماژەیە بەوەی کە خوێندنی کوردی و ئەو قوتابخانەی کە ئەمڕۆ اختیارمان کرد بەوەی زەنگی قوتابخانە لێدرا کە هەموو ئەندام پەرلەمانەکانمان لەوێ بوو، ئەندامی لیژنەی پارێزگای کەرکووک لێرە بوو، بەرەوبەری گشتی لەوێ حضوریان هەبوو. ئێمە بەڕاستی ئەو ئامادەیەمان بۆیە هەڵبژار لەبەر و یەکەمی هەموو عێراقی هێناوە و خوێندنی کوردی ئێستا ڕکابەرێتی نەک لەسەر ئاستی کەرکووکەکە لەسەر ئاستی عێراق لەسەر شارەکانی عێراقیکە. ئەمە مانای وایە ئەو هەموو ئاستەنگەی کە دروست کراوە بۆ خوێندنی کوردی بەڕاستی بەراورد ناکرێ و ڕامان ناگرێت لە پێشکەوتن و ئەمەشە گەڕێتەوە بە دڵسۆزی مامۆستایان بۆ ئەو متمانەی دای و بابانی قوتابێک خوێندکارەکان هەیەە لە شاری کەرکووک بە خوێندنی کوردی و ئەو متمانەی بە حکوومەتی هەرێم هەیە کە ساڵانە هەموو پێداویستەکانی بۆ دابینەکە و پاڵپشتەکانی ڕانەوەستاوە. ئەگەر من باسی هەر لە مودەیە مانگەیە بۆتان باس بکەم کە جەنابی سەرۆکی حکوومەت بۆ هەموو فەرمانبەرانی خوێندنی کوردی و مامۆستایان بڕیارێکیدا سۆزیدا بەوەی کە بێبەش نەکرێن لە زەوی پێدان بۆ ئەو فەرمانبەرانی ئێمە. ئەمە یەک دوو و جەنابی هەر لەم مانگەدا با بڵین ئەو بڕیارەی دەرکرد ئێمەشی گردەوە کەرکووک نزیکەی 1100 مامۆستامان بەگرێ بەست بوو و هەر ئێستش وەزارەتی پەروەردە فۆرمێتری بڵاو کردوتەوە بەوەی کە ئەم وانە بێژانی کە لە دەوامدا بڕان و پێشتر خزمەتیان کردووە فۆرمیان بۆ پڕەکەینەوە بەڵکو لە داهاتوو تا شتێکیان بۆ کرێت لە وەزارەت. بەڕاستێکی ئەمە خۆی لە خۆیە پاڵپشتیە بۆ ئێمە کێشەیەکمان هەبوو بەڕاستی چەند ساڵێکە پێوەیە ناڵین مەسەلەی با بڵین کە بوجە بووە و کێشەی موچە بووە. بەڵام خۆشبەختانە ئەوەش لە ڕێگایە بۆمان چارەسەر بکرێ و لە ڕێی نوێنەرەکانمانەوە و لە ڕێی حکوومەتی هەرێمەوە نوێنەرەکانمان لە بەغداد و لە ڕێگەی دکتۆر شاخەوان و مامۆستا شێخ سەباح و مامۆستا نەجوا قسووریان نەکردووە کە ئەندام پەرلەمانن و چاومان لە ڕێ پارێزگاری تازە و ئەندامانی لیژنەی پارێزگا ئەوانش بەڕاستی ئیتر ئێمە خوێندنی کوردی لەو تەهمیشە دەرچێک کە بە پلان ئەوە دەکرات دوورەخرانەوە لە هەموو ئەو پلانە پەروەردەیانە. بله مامۆستا گەلێ سپاس برێز کامەران عەلی ڕێبەبەرێ پشکا خواندنا کوردی لە پەروەردەیە کەرکووکێ و کەرکووکێک گەلمە بوو.